قوتابیانی خۆشەویستە ڤیدیۆ ئەم زاویە لەسەر شکارکردنی پرسیارێکی نیشتیمانی کە پار ساڵاتەوە پرسیارەکەمان فیزیاییە ئەڵێ بڕی ساڵ 5 کافتوان و زایدە سیکار بەرزی تیرێکە لاوە بەمەتر دوای کەی ترکە داڵدانی نەبینی داواسی کردووە داوای کاردی کردووە بۆ گەڕانەوەی تیرەکە بۆ زەوی ئەمە یەکەم جار چ دەکەین بەڕێگەی خێرا باز دەکەین دواتر بەڕێگەی زانستیش باز دەکەین تەماشاکە ئەو ژمارەی لە چ تێ کافتوان دوو تێ لەگەڵ کافتوان یەک هاتو یەکەم جار ئەو ژمارە لە دەنیش کافتوانێکەکەیە دەنووسین لێرە کافتوانێک تێ ژمارەکەی دەنیش چەندە سی ئەوە سی کارتەشی دروست دەکەی ئەو ژمارە دەنیش کافتوان دۆکەش لەژێری دەنووسی چەند هەیە سال 5 ئەوە سال 5 یەک سال موجب دابش سال دەکاتەوە سال سی دابش 5 دەکاتە چەند دەکاتە 6 ئەو سال بەش ڕاستەوخۆ دەکەی بە موجب ئەگەریشنە بە هەر سالت بەس تەماشاکە ئایا کات بە سالت دەبی نابی کەواتە ڕاستەوخۆ ئەکەی چ موجب بۆ دەبزانن 6 لە وەڵامەکاندا هەیە کەواتە سی ئەکاتە 6 ترکات دەبێتە وەڵامی ڕاستە بابین ڕێگە زانستەکەی باز بکەین لێرە ئەڵێ کات تێبینی کاتێک تیرەکە دەکاتە زەوی بەرزێکە دەبێت بە سفر کەواتە چ دەکەی هاوکەشەکەی دەنووسی دەبی یەکسانیکەی بە سفر لێرە چ تەیە لێرە دەبی بە کۆلکەی هاوبەشی کار بێ گوتمان لە ڤیدیۆکانی پێشتر باسمان کرد ئەگەر پرسیارەکە دوو ڕادە یان سێ ڕادە بوو بە چ شیکار دەکەی بە کۆلکەی هاوبەش لێرە سەرەتا لە نێوان سال 5 و سیەکەی چاوبەشە لە ژمارەکە سال 5 هاوبەشە کافتوان دوو تێرەگە کافتوانێکی کامە کافتوانەکەی کەمترە ئەوی وەردەگری کەواتە کافتوان یەک ئەجا لێ چ دەکەی ئەو بڕی دابەشی هاوبەشەکەی دەکەی سال 5 دابەش سال 5 یەک دەکات یەکەش نامسوێتەوە کافتوان دوو دابش کافتوانەیە دەکاتەوە کاف موجب دابش سالب دەکاتەوە چەند موجب ناکە ئاگادار بە سالب سی دابش 5 دەکاتە 6 کافتوانێک دابش کافتوانێک دەکاتە یەکی کەش پێویست ناکە یەکسان بە سفرەکەی دەنووسینەوە لێرە ئەوە چێ سیفەتی لێکدانی سفرەیە گوتمان ئەگەر کاوانێکمان هەبوو لە تەنیش کاوانەکەی هەرچی هەبوو حسابی چی دۆکەی سفر باڵێژ بکەین ڕێگە خێرە فاریزە لێرە سالب 6 تێ ڕاستەخۆ دژەکەی وەربێت چەند موجب 6 کەواتە سفرەکەی وەرناگری ئیمالەکەی تەنها شەشەکەی هەڵەبژێری بە هیوای سەرکەوتن دوو دەرەجەی زۆر ئاسان گرنگ